ريش هكا يزديا زاني بايتي السر يزديا همش كيا السر مثلا السر ملتي يزدي همية في إيريش شوا داعش يزديا كشني في دارناني مثلا نقو أفوها هم دابريا داعش أفجي همش كيل دابريا نهانا كي هكا أف إنساني ريخستن كريش قادي خلاص كرن قادا ما جواكي وكا ريخستنا ما خلاص كهدف شر سينغ وسينغ بايتي شقي ما نابا وديسا شقي ما نابا سايتا خدي وتاوسي ملكو بهورياما بهوريا كا ما هنا هش كدني دشمنا كي من ديم خواستا ما خلاص كوم خلاص نبونا وديم كسكت بي ديم يزدي تاي ديم جنوفا آفاد بي وديسا ميخو آفا كان وام هیویش ملت خود کن راوی سرخوب بسا بغیرتی بسا حتا کنگی بیدنگی بسا پی مال دنیای فیدل یکیش من نکرا عمل دو ایزدی تایا خودشن دو عیفا قیچو جنا دو عیفا بابو کالا چاوال بر خدا حتا روژا افرو پیش ما بابو با پیرید ما ایزدی تایا ما جدیرو که ورا حتا روژا افرو دیم ایریش سر منه إيريش أفرو نلسر يكيبتنيا نلسر مال باتا كابتنيا السر همجكا دشمني ديني ما دشمني هوفايا دشمني إيزي تايا دشمني إنسانتيا فيها جي وجدان ودا ميري ويها بيرابي سرخو بخيرا خدي وفيري خستني شنغال آفابو بخيرا خدي وفان زاروكي هتا روجا أفرو سلاحا وانا الديس دا خوش معالا خو قد كرين اش چند تشتي دنياي همي ولفظتا دنياي همي قد كري افرو او زاروكنا زارويد ازديا همينا دايار دياري چافي وان ليل دا چما عالمو دنيا هم راد بسرخو زاروكا كل دولتات كافي بيرا كي دنيا هم راد بسرخو والبر چافي ازديا الدو دوزا وان قيچو جنا اتشن العيفة داكو خوشكي خودشن البرشافي وانا شودن دنيا وعالم ودينا الدريمية أفروال دريمية سبال دري وانا جي برا رابنا سرخو بسا حتى روجا حتى نها بغيرتي بسا چند تشتم الدنيا وعالم خودي حكانش خيرا خودي وفان شروان ابو وان شرواني زاروكي إزديا إذ حتى نهانا كي البرخو ساكنين شوي شنغالي خودي إزدي فانت جرهن سراخا خو كري إزدي چاوا فجرهن اب خودی هکانش خیره خودی وان شروانی ازدیا و زاروکی ازدیا اب خودی نها او بسلمانی قیچوشنی وان برین کرمان جد شنگاله اب خودی هادبون المعلا زور دی سقیچوشنی و بربون رابا نصر خو هاکا هون ران نبون مجالش دشمن را او تشتی دشمن خوازه پیک هات اب خودی دبارا و اوید معیجیل وردن آبی بین فرز وقیم تر روژا گنینا الشنگاله نده روجا نينا اللي ندا خويش شاشكي برزاني اتخوازي باشوري كردستاني هم تسليمي تركا كرا الشنغالي ما إزديه تيدا ما إنجي تيداش خورا ستري خوري خستن كرين و شغلو عملي خونا يكي دكانش خورا فكري شغلي خود كان خبري فادبان اتخوازي جارا قاد ديسا ما تسليمي تركا بكا ام تسليمي داعش كرنم خلاص نكرن وباشوري كردستاني هم فروحتا وجارة قاعد جي شنغال جي البر بعيدانية مودجينش إذا ديارة رابا نصر خو بس بغيرتي هتا كنجي بس رابا نصر خو بس بان دستكش دشمن را بس خيانتي الأولى خو بكان هجي خيانتي إذا دياك الأولى خو كرا الشرف وناموسا خو كرا خاينتي الخو بكا وان قيچو جنا جيش بيرتك أو قيچو جني هتا رجا أفرو كولا وعبيدو هتا رجا أفرو الجوري دا وهتا روجا افرو يخسير ما يوندا خيانة الوان خوينا وان يخسيرا كره هتا روجا افرو بس تشبي دنگير هتا كنگي بارتي ما فروشي كري فروشي وهتا روجا افرو هم ودين ام فنا گرهن يانا كي اداره شنغالي فغره ولا او اداره هتا دنيا چه حكومت بشكل نشكل او اداره ناي شكل عندن يا شنغال همي بي اگرش وان را بر بي يا بي غورا ما يانا كي امنا هلنا وبيشابن زاروكا كي ماجي بميني ام البرخو ساكنين و ديسا جاركا دي الباجاري شنغالي روجي 24 ساعة هرقاف الجهة كي در روح باكل نف خلقي ذا تشد جاي مال فنا قرهن شرا مال فات قرهن بس هكا مال قن وقتي وهالليل ده نوش قحريا ديسا جاركا فات قرهن سر جو وارخو وإرادة مش هزاوان خورتره بيدنگيا حكومة عراقي جي دستكيل دوان هكا حكومة عراقية هكا راستا أسماني عراقية ودولتها وتجيز دولتها أس حدودي خود هكا حدودي خود باريزي ترى نيف دنا باريزي ترى نيفا قندو باجاري خنا باريزي
هەرۆ ساروخەکەی بەرلدا خێج کمیاوی ئەردوغان بەرنادا کمیاویژی بەرلدا هەنهانەکە دۆ خۆرتەکیمە تێدا شەوتاندا مرۆڤێمە تێدا شەوتاندا کرا قڕک لێدایە بە ئەوژی کمیاویە چیە دڕەشینێ دەرمێن بەردا کا دەولەت کا دنیا کا میرێ گۆتیس میرێ ئێزدیامە باهەکە ئیزدی بوون میر قبولت کرد ئەو میرێ حیزبان ڕاکەنە و چ میرە وەلا میر نە هێلانێ بوو دەرباسی ئاخاوی بلنگێ شنگالێ ببێ وەختێ میرل فێ دەرێف چار جارا لێدایە هەرۆ جەهەکیدە یانەکی مالڤە نەگەڕهێن و ملەت نەخۆ کۆمیسەریەک نەکە ناهێرن ملەتێ شنگالێ کۆمیسەریەک ببێ حکوومەتە عراقیژی بێدەنگیاوێژی ئەوژی هەفکارێ دەولەتە ترکە هەتا ڕۆژە ئەڤڕۆ هەشکە تفاقیگا نەهێ جوهد مەهێ پێ دەستێ خوڵتەیەکردنە فێگرە تفاقیکردنە دەستوردایە وەختێ هاتی الهەڤالێ دژواردایی الهەڤالێ سەعیدایی هەڤالێ زەردەشدایی ئەف نەبێ دەنگیا حکوومەتە عراقیە هاتانەکی ناهێنن ئەم چند جەنازەی زاڕۆیدمە هەی ڕێژێ هاتن ڕێ لێتگرن و تەسلیمی دەولەتە ترکتکەن ئەف چ ئینسانەتیە خۆزی نهانەکەی ئالەکەش عراقی سەرێکی دەهات بايتێ ئەم ئەقلیەکە کچکنە ئەم تێدە جهێ خودە باژارڕێ شنگالێ دەناستر ئەمە نیف مەیلۆرن ئەم چ تەلبێژ دەولەتێتکەن بەلا خۆش مەڤە ناکەن بەلا خۆش ئیزدیا فەکربانێ ئیزدی بحالێ خود ڕادینە ئیزدی کەڤرا بخۆن ئاخێ بخۆن بحالێ خود ڕادینە مەتەلباتە شتەکی لێ نەکرە بەست بەرەش مەڤەبەن ئەمە سەر ئیزدی تایە خو سەر ئاخە خۆشیان بکەن بشەرەف و ناموس بینن خەڵکی شنگالێ فکرێکی بژوینی لێفدایە خۆ ڕێڤەت بە و ڕێنادە ئینسانێکی خاین بێ بکەوە ئاخاویدا ڤی تشتی سەرمە بەردەوامت کە دەولەتە ترک و ئەوژی و پشتگیریە دوان مەسعود بەرزانی و ئەوژی کرد هەموو ئالیاوە ژوان دەرین مەدیترێ سلێمانی و چ ئەربیل و هەموو دەراوە ئەدبینن هەموو پشتایان هەموو خاین تێتێنە ئێزیا قڕ بکن چ بتە و پوتارێ خوا چ هەر تشتی تێنە ئێزیا بەس ئیشەلە ئێزیل بەردە ناکەونجی و مە شەهیدەکی ناکەونجی و مێل بەرخۆ بسەکننجی حکوومەتە ئاوا بووی ئەم نوبەرێ پێ کێف خۆش مەگۆ بەڵکی حکوومەت تشتێکژمەڕ بکە ڕاستیژی مخابن تشتێکژمەڕە نەکرد و تیارە بەردەوامکردن لەسەر دەولەتە خوا هەکە ئەوە ڕادی بێ ئەو بێشەرەفیە قبول بکە ئەمێ چ بکەن تشتی سینگانە بە ئەمیل بەرخۆ بسەکنن و دیسانێکی هەتاش مەتێ ئەمیل بەرخۆ سەکنن و ئەم تەقسیر ناکەن حزبێ دیترێ شنگالێ ڕاستیت بێدەنگن تشتێکی ئش ئێزدیاژی ڕەن ناکەن ڕاستی چما حزبێ دیترێژی فەرمانە لێ دەرێدا هەبوون بازدان هەمە عین ئەڤێ حزبێت شنگالێژی دە عین واکەوان چ جێشی عراقی و چجال لێ دیڤە وش هەموو ئالیاوە بەس هەما ئێزی خۆ بڕێڤەت بن ناهێلن تیارە بەردنە سەرسەریمە هەر تشتی تێنەمە ڕیال بەرمەت گرێن بریندارێن من ئژمەت بێن هەما تشتێک نەفسەرێمان ناکەن و ئیشەلە ئەم خۆشی ڕەداناین و خۆدێ پشتامایە ئەم خۆ کەسیڤە ناسپیرن لە ڕاستە ترکا بارانت کە سەرسەرێمەدا و جێشی عراقی پیشیامات گرێ ناهێلێ ئەم چند جنازێ خۆڤە هەتاتن بێلێ خۆدەت بنە ڕژی باڤی بەلەنگازی ئێزدی چ کرد بوو نەهاتن پیڤەژی و نەهێلان ئەم پیڤە چنجی هەتانەکی و سالترن بێلێ دەبە ڕژی ئەvێ بێ ئەخلاقیەکە و سابسەرێماتکن ئەنگامایە دەولەتە عراقی ڕابە سەرخۆ هەموو دەولەژی ڕابن وان تیارە سەریڤان ئێزدێت بەلەنگاز بسەکنینن بەنگەوازیامەش هەموو دەولەتە ڕەهەیە اجبرvan êrişetê ne serê şengalê vê heybê ev çar cara teyarê li xelkê me şengalê daye vayê lê dene xelkê me êzidiya hema do keçik û dayika xwe bûn teyarê lê daye teyarê hemal bavê me de birayên me de hev êrişet Tirkiye dînê serê me ji Daeş pîstir bi serê me kirine yanî Daeş rasta êrîş ayne serê me ferman serê me rakin bes hema bavê me birayê me diyar çavê me net şewitandin birêndar net kirin net kuştin bes hema va Tirkiye dînê serê me ja Daeş jî pîstir e yanî diyar bû heka xelkê Tirkiye ev Daeşê hatî êrîşanî serê me jî hemû wan şandine bi ser êzidiya de fermanı serê me rakirin bes hema her Tirkiye nasekinî me hêvîş dewleta hemûka hina raben serxwe xelkê şingalê bipirsên bila bes êrîşa bînin ser xelkê me şingalê heta kengê fermanayîn ne serê şingalê serê êzidiya her rol ciyekî teyarî hinek êzidiya da dayikên me ne birayên me ne bavê me ne me hêvîş dewleta hemûka hina raben serxwe û bes Tirkiye êrîşa bînê ser
خەڵکێ مای ئێزیدی ما هەتا کەنگێ فەرمانە هێنا سەرێ خەڵکێ مای ئێزیدی میرە ئێزیدیە هات شنگالێ شنگالدی ڕەوشە شنگالدیت هەما چۆ شقنادارەت گۆ خەڵکێ شنگالێ تشتێک ژێرە ناوێ بەس تشتێ مادی دبێن مەچی تشتی مادی ناوێ ئەمێ چ تشتێ مادیکەن فێدامەش تشتێ مادی نینە بەس بلاوان ئێریشێت تورکیا ئەردۆغانتینە سەرێما هێڤیامەش دەولەتە هەمووکە هەنا بلاوان ئێریشێت دێنە سەرێما بلا بدەن سەکناندن بەس ئەمە هەتا کەنگێ ئێریشێنە سەر شنگالێ میرە ئێزیدیا نابینێ کا چتێ سەرێ ئێزیدیا نابینێ کا باوێمە براینمە دایکێنمە خوشکێنمە تەرەم پێلادە شەوتینن برێندارێنە ئەو نڤان تشتان نابینێ بەست بێژێ بلا تشتێ مادیش خەڵکێ شنگالێ ڕەدوێ مە هەتا کەنگێ تشتێ مادی من هەوی زمانی من تشتێ مادی ناگەڕین تشتێ مادیش مارە ناوێ هەکەم مرن تشتێ مادیە چ فێدێلماکەن مە تشتێ مادی ناوێ بەس هێڤیامە ئەوە فەرمانە تێنە سەرێ شنگالێ بسەکنین ئەردۆغان بسەکنینن دەولەت ڕابن دەولەت سەرێ خوڕاکەن بەسش تورکیا قبول بکەن تیاری خوراکەن سبەتە ئێواری کەشفی سەرسەرێمەتگەڕ هەیە ئەم نکارن دەرکەبنیش کەشفێ بەس هێڤیامە ئەوە وان ئێریشێ سەر تێنە سەرێ ئێزیدیا شنگالێدا بدەنە سەکناندن بەس هێڤیامە ئەوە وێ بدەنە سەکناندن هۆ پێدوێ جباکەمە ئێزیدی هەموو ڕابنە سەرخوا هەموو ڕابنە سەرخوا وان ئێریشە بدەنە سەکناندن هەموو دەستێ خۆ دەستەیەکەن و رابنە سەرخۆ هەتا دەستێ خۆ هەموو نەگنە دەستەیە بدە هەموو نەبنەیەک ئێریشە سەرسەرێمە ناسەکنینن چگاوای زیدێنمە هەموو بوونەیەک شخۆباردا ئەف ئێریشە سەرسەرێمە سەکنن هێڤیامە ئەوە هەموو بنەیەک بەس فەرمان بێنە سەرێمە هێزیدیا هەتا کەنگێ ئەمێ خۆڤێ شێرنیا مێ ڕەڤنیا فەرمانێنە سەرێمە بەسە ئێزیدی هەچە فەرمانەت بینین ینی جێشی عراقی نزانێت کە کەشف چەندی سەر ئاخاوانە سەر ینی شنگال پەرچەکەش عراقیە یان نزان هەکە کەشفی سەرسەرێ خەڵکی شنگالێن مەشێ ینی تیاری وان ڕادبەن سەر شنگالێدا ینی ئەوژی ئەردێ وانە ئەسمانێ وانە لازم بوو ینی چەند هەمووکەی زانمە هەکە کی سەر ئەسمانێوان ڕێژی چۆ هات یا ئەردێ ڕێژی چۆ هات زانبن نەهێلوی تشتی بدەن سەکناندن نەهێلبن ینی بەسە ینی هەکە بڤیانوی دنە سەکناندن ینی وێ قبول نەکەن بێژن ئەم قبول ناکەن ینی تیاری تورکیا بێنە ڕاسەری ئەردێ شنگالێ ئەوژی پەرچکیش عراقیە هەکە بڤیانوی بنە دنە سەکناندن بەس ئەوژیش خۆڤەت بن دەنگ ناکەن ینی تیاری لێدە جێکی دە ملەت پێوە چێ جێش سەکنینە ناهێلن چن باڵێ ناهێلن پێوەچن ناهێلن ینی جنازە دەوانش تەرەمپێلا دەرێخن برێندار بە ناهێلنش تەرەمپێلا دەرێخن ینی نەباشە وسانی ئەوختێکە ئەو پێوە نەچنجی وەختێ تیارێت جهێکیدا بلاش ملەت بەبن قەیما ساغ دەرتێخنش تەرەمپێلا هێڤیامە ئەوە خەڵکێ ئێمە ڕابن سەرخۆ و وی تشتی بدەن سەکناندن دا بەس فەرمان بێنە سەر ئێزیدیا